سڵاو لام و هاوڕانی بەخێوکەری باڵندە ئەمڕۆ 2022 بەڕێزان ئەم سەفەرەکە لە کوردستان بووم کە لێرەش بووم پێشتر و ئێستا زۆرێک لەوانەی کە بێچوو بەخێوەکەن بە سرنج خواردنیەنێ بە هەرچی شتێک ئەیەنێ کێشەی وایانەیە لە قۆناغێک لە قۆناغەکانە ئەم بێچووە سریلاگەکە ئەهێنێتەوە. طبعا هۆکار زۆرە بۆ ئەمە هەوڵین بە پێی توانە ڕۆشنایی بخینە سەر با بڵین هۆکارەکان بە گشتی. یەکەم شت بەڕێزان کە لامووی مەترسناکترێکە ئەوەیە بوونی کەڕوو یاخود فطریات، یعنی با بڵین فطریات لە ناو گەدە و دەمی باڵندەکە کە ئەمە ئەبێتە هۆکاری ئەوەی کە ئەم باڵندەیە ئەم سریلاکە ئەهێنێتەوە چکە فطریاتی هەیە بە چیشە ئەو ئەبینین کاتێ دەمی باڵندەکە ئەکەینەوە ئەم لاو ئەو لای زمانی باڵندەکە سپیە بێت، یعنی هەستەکەی شتێکی سپی پێوەیە وەکو با بڵێن یاخود زەردی پێوەیە، ئەمە فطریاتە. طبعا ئەمە یەکێکە لە هۆکارەکان. هۆکاریکە کە ئەبێتە با بڵێن ئەوەی زۆر جار بێچوو بەهۆی جۆری سریلاگەکەیەوە ئەوە ڕوو ئەهات بە تایبەتی لە سەرەتاوە ئەمە ڕوو نایە لە یەکێک لە قۆناغەکانە ئەمە ڕوو ئەهات، چکە زۆر جار زۆر بەڕێزەی ئەڵێ وەڵام منەوە مانگێکە بێچووەکەم بەوە بەخێوەکەم ئەگەر کێشەی سریلاگەکە بواە لە ئەوڵەوە وایلیاون زۆر ئاسایی نەخێر ئەوە هۆکاری سریلاکەی تر گەدەی ئەو باڵندەیە ئەو سریلاکە با بڵێن وەرناگریات تەقەبولی ناکا و ئەیهێنێتەوە. یاخود تەبەنەوە باشنیشتەوەی جۆری سریلاگەکەی بۆ گۆڕیت. کێشەی گەورە لێرە ئەوەیە بەڕێزان ئەوانەی کە بێچوو، ینی من ڕێزم هەیە بۆ ئەو بەڕێزانە خۆ لەوانەیە پێشان ناخۆش بێن باسی ڕاستیەکانەکەین هەل لەبەرەوەشە کە ئیبینین لەگەڵی چێک ئەو کێشەیە بێت یەکسەر حەبێک دانێن ئەڵەنم حەبەی بەرێز زۆر چاکە بە چەند ڕۆژێک چاکێکاتەوە. ئەوەی کە بێچوو بەخێوە کاو ئەی فرۆشێت خۆی بەیانیان و شەو، یعنی یەکەم وەجبەی بەیانی آخر وەجبەی شەو ئەو حەبە سەوزەی ئەو حەبی ئەنوا حەبەیە کە ئەیبینن ئەیکەنە ئاوە و لەگەڵ سریلاکات یەکەڵی یەنێ. طبعا ئەمە بەڕێزان باڵندەکە لە 100% بەرگری نابێت، بەرگری نامێنێت، چکەوە زۆربەی ئەنتیبایۆتیکە، ینی لە 100% ئەنتیبایۆتیکە یاخود ماوادی کیمیاییە. لەبەرەوەی چکە لە خاڵەکان کە بێ بەخێوکەر ئەبێ ئاگادار بێ، یاخود ئەو کەسەی کە باڵندەیەگە کڕێت و کەسیش ئەوە بە کەس ناڵێ بڵێ وەڵام منە من ڕۆژێک ئەوم ماوەتێت لەوانشە کەسی بە ویژدانە بێ و قسێ بکە، بەڵام بەگشتی کەس باسی ئەوە ناکە کە ئەچێتە لای بەخێوکەرەکە یاخود ئەو کەسەی کە ئیکڕێت چەند ڕۆژێک یاتی وردە ئەم باڵندەیە فێریەوە نەبووە فێریەوە بۆ کە ئەو ئەنتیبایۆتیکەی بیرێتێ لەگەڵ یا و دوایەوە بەهۆی جۆری سریلاگەکەوە تووشی و کێشەیە ئەبێ و تەلەفۆنی شەکە یاخود پەیوەندی ئەکا بەو کەسەوە ئەیبینێ ئەڵێ منیش هەڵەڵە لای من ئەیبینە بۆ لای خۆ دوای لێ هاتووە. خاڵی کە بەڕێزان کە ئەبێتە هۆکاری ئەوەی خواردن هێنانەوە با بڵێن سەرمابوونە، ینی باڵندەکە کە سەرمای ئەبێت تەشەنوجات دروست دەبێت، بڵێن گرژی گەدەی باڵندەکە دروست دەبێت کە ئەمەیان با بڵێن زۆر ڕوئەیە کە بەر هەوا ئەخرێت یا زۆر کەس ئەیشوا ئەو بێچووە کە بێچوو نابێت تا پەڕی تەواو نێ و تا نەکەوێتە خواردن بە هیچ شێوەیەک نەشۆرێ نەکشتن مەلەی پێ بکرێ ئیتر بە پەم بێت یاخود ئایی بۆدانی مەلەی با بڵێن مەلە بکات. ئەمە تووشیەوەیە کات تووشی سەرما ئەبێت کە تووشی سەرماش بوو ڕێخۆڵەکانی تووشی یاخود گەدەی تووشی تەشەنوجە بێت، ئەمەیان هەرەتوانی بە چای گوڵەبەی بوون یاخود بە با بڵێن جۆرە ڕۆنیەکی سروشتی وکو ڕۆنی گەرچەک بیتێ نابێت دەرمانی بیتێ چکار ناکرێت تێرەکە تۆزێ ئەوە بێوەکسە دەرمانی بیتێ ئەمە گەورەترین هەڵێچکەوە بێچووە تۆ بەدەست بە خێوەیەکەی کاتێک کە ئەنتیبایۆتیکیتیا دەرمانیتێ زەرەری ئەبێ بۆ بێچۆکە چکەم بەکتریای سوود بەخش و زیان بەخشە کوژێت. با بڵێن زۆر جاریکە هۆکاری هێنانەوەی خۆراک ئەوەیە باڵندەکە ینی گەیشتۆتە تەمەنێک ئیتر ئەبێت دانە خۆرە بێت یا هیچ نەبێ ڕێژەیەک دان بخوات. ئەمیش چۆن فێری ئەەکەین کاتێک بێچوویەک کە تەمەنی ئیتر لە 35 ڕۆژەوە بەرەو 40 ڕۆژ یاخود لە سەر و 40 ڕۆژەوە وردە هەوڵی چین ئەگەر ڕۆژی 4 جار خواردنی ئیتێ بۆ نمونە 5 سیسیەیتێ ئەبێ ڕۆژانە 1 سیسی لە ژەمەکەی کەم بکەیتەوە، ئەنی لە باتووی 5 بیتێ 30 بیتێ یەکەم ڕۆژ، دووەم ڕۆژ بۆ یەکەی بە 3 سیسی،
چوارم ڕۆژ بۆ یەکەی بە 2 سیسی، پێنجەم ڕۆژ بۆ یەکەی بە 1 سیسی، هیچ نەبێت ژەمی بەیانیان یا ژەمی ئێواران ئەتوانیت تۆزێ زیاتری بیتێ، بەس ژەمەکانی بینی یەکەم وەجبە و ئاخر وەجبە بە تایبەتی ئاخر وەجبە چکە تێرەکان و ئیتر ئەوەی کە خواردوێتی ئەوە وکوزە سەرفیەکات ئەبێ ڕێژەیەکی بیتێ کە برسی نەبێت لەگەڵ یا کە پێش ئەوەی بەسەم بڵین تۆ دەستکەی بە ڕێژەکەمکردنەوەکە ئەبێت ناوکە گوڵە بە ڕۆژە چکە بە ئاسانی باڵندەکەی خوات یاخود سریلاکی تایبەتی هەیە بۆ بێچوو بیتێ یا تێکەڵەیە کە ناسک بێت باڵندەکە بتوانێت بیشتێنێت گرنگ ئەوەی تۆ شتێکی لە بەردەمادا بنێ یاخود سپێنەی هێلکەی کوڵاو بۆی وردە وردە تۆ لەگەڵەوەی ژەمەکەی لەگەڵ یا کەمەکەیتەوە کە ڕێژەیەک برسیەتی ئەویش خۆی هەوڵبات خواردن بخوا. زۆر کەس پرسیاریەوەکە باشم بە چیا بزانم باڵندەکەم تەمەنی چەنە یاخود من نازانم تەمەنی چەنە تاوەکو فێری خواردنی کەم یا وردە وردە ئەمە بکەم بە ڕێزان کاتێ دەزەبەی بۆ دەنووکی باڵندەکە کە هەستەکەی دەنوک ئەگرێ هەست بە تونگیەکەی کاڵم تونگی ینی هەستی پێەکەی مانایەوە دەنووکی ڕق بووە ئیترم باڵندەیە توانێت خۆی خواردن بخوات ینی ئەمە باشترین با بڵێن ڕێگایە کە بزانی باڵندەکە دانەخۆرە بوو ینی ئەتوانی بەرەو دانەخۆری بەری بە قۆناغ بەڕێزان ئەمە هەمووی بە قۆناغە بێت تۆ یەکسەر لە سریلاکی ئەگریتەوە یاخود با بڵێن ڕێژەی زۆر ئەگریتەوە لەوانەیە باڵندەکە پشکێتەوە و لاواز دەرچێت. گرنگترین شتەوەی ئێمە زۆر جار باسمان کردووە تکاتان لەکەین باوەڕ بەم قسانە مەکەن کاتێکە کەسێک ئەڵێ ئەو جۆرە سریلاکەی بەری ئەگەرەوە بیگۆڕی و ژێشتی وانە لە هەموو دنیا ئەمە قسەیەکە بەس قسەیەکی لەگەڵ ڕێزمە ئەوەی کە ئێڵیا بەنیەتێکی باشێ لێ چکە ئەویش بیستوێتی ئەگەروانەوەترێت ئەوەی لە بازار ڕایە چۆن سەرف بکرێت باوەڕیش بۆ مەگەن کاڵم فلانشت تەقلیدەوە ئەوەیە تەقلید نییە شتێک باش بێ باشە خراپیش بێ خراپە ئەم مەسلەی تەقلید و شتە کە خەڵک ئەیڵێ مجرد ئەمە بازارڕە ئەو دوکانەڵێ ئەوەی ئەو تەقلیدەوەڵێ ئەوەی ئەو تەقلیدە ئەوەی من ئەسڵیە ئەمانە وجودی نەچکە هەمووی یەک سەرچاوەیە کۆمپانیا هەیە لە دەوڵات هەر هەمان کۆمپانیایە ئەو بەرهەمانەی دروست دەکات لەبەرەوە شتیوان نیە گرنگ ئەوەیە هەمیشە کە تۆ باڵندەیە گێتە لاو خۆت باوەڕێ بە چییە شتی باشی بەرێ بیت لەوە مەکەرەوە لەوە پێشچیراوەتێ ئەمە قسەیەکی بازاڕیە قسەیەکە کە بازار ئەیکات لە دنیا شتیوانە بووە باڵندەیەک بۆ نمونێمە باسمان کردو هەر ماوەی پێشوو لە سلێمانیە مەزیان لە 13 بۆ 15 بێت چوومان وەرگرتووە هەمووی هیچی لەوەی خۆلەوانەیە بڵین یەک دوو کەسی ینی یەک دوو دانەی جۆرە سریلاکی ژیابێتێک کە ئێمە ژەرەوەمان باقەکەی کەی هەمووی جۆری کە یاوەتێ لای ئێمە ژیامانەتێک کێشەی نەبووە گرنگ ئەوەیە لە هەمووشی گرنگتر بەڕێزان با ئەمە هەموو کاتێک کە تۆ خواردنی بە بێچوویەک ئەو سرنجە هەرچی شتێکە ئەبێت تەعقیم بکرێت بە ئاوی لە کۆڵ جوان تەعقیمیکە ئەنجا داینێ بۆ جاری دووەم جاری دووەم بڵین بۆ ژەمێکی کە لە ژەمێکی کە بە هەمان شێوە لە ئاوی لە کوڵات تەعقیمیکە ئەنجا سریداگەکەی تێکە بۆ ئەوەی ئەگەر لە ناوەوە چکە ئەوەی کە لە ناوە ئەمێنێتەوە لە ناو سرنجەکە بە تایبەتی ئەم سرنجان هەمووی عادیەکە لە کوردستانە با بڵین نوکەکەی ئەڵێن کە کەس نازانێت لە چی دروست دەکات هیچ نەبێت تۆ بتوانی دڵنیابی لەوەی کە هیچی تیان نەماوە تۆ چکە کە ئەمێنێتەوە دوایی تێکە چێتێ تووشی تەسەمومیەکات لەبەرەوە ئەمە زۆر گرنگە ئەنجا کە تۆ لە دوو بێچوو زیاترێ هەبوو ینی لە بێچوویەک زیاترێ هەبوو ببوورە کە دوو بێچوو بوو یا سێ بێچوو بوو کاتێک بە سرنجەکە خواردنەی بە بێچوویە کە دەری ئێنیتەوە ئەتەوێ بێوی کە پێشەوەی بیکەی بە سریلاگەکە ڕای کێشیت ئەبێ بیکەیتە ئاوی لە کوڵەوە تەعقیمیکەی بۆی نەخۆشی لە بینی ئەمانەوە نەگوازرێتەوە ئەگەری چیان کێشەی چێبێ نەگوازرێتەوە بۆ ئەوی کە لاموشی گرنگترە بێت کە بەخێوکە بیزانێت شوێنی ئەو شوێنی بێچۆکەی تا هەڵەگریت شوێنێ بێت دایمە وشک بێ بنی نابێ وشکی تەڕ بنی تەڕ بێت چونکە کە بنی تەڕ بوو ئەبێتە هۆکاری ئەوەی تووشی کۆکسیدیا بێت تووشی ناوسکی با بڵین هەمومان نەزانین تۆ بێنە بەرچای خۆ تۆ لە شوێنەکان نووسوی تەڕە ینی سکی بەرەکەوێتە سەر ئەرزەکە تەڕە بزانە ینی یەکسەر تووشی نەخۆشیە بێت زوو ئەبێ بگۆڕێت ڕێکنەی تیانە بێت زائیدەن بێچوو نابێ بخرێتە قەفەزەوە هەتا بە تەواتی کلکی درێژ ئەبێت مە بەسمانەوەگەت تەمەنێکی دیاری کراو ئەنجا ئەخرێتە قەفەزەوە چکە یەکێک لە ئامانجەکانی ئەوەی کەم بێت چوان ناخرێتە سنووقەوە یاخود کارتۆنەوە یاخود هەر شتێکە و کە تۆ بۆ ئەوەی گەرم بێت سەرمای نەبێت چکە بێچووە جوڵەی نییە
ئەم بێچوو خۆمانە زانین تاوەکو بە تەواتی فێری فڕین ئەبێت کاڵین بە تەواتی ینی بفرێت نەک فرین لە شوێنێ بۆ شوێنێک بفرێت پێویستی بە پلەی گەرما هەیە نابێت سەرمای ببێت هەچ بە ڕێزێکیش هەچ پرسیاریشیە بێت من لە خزمەتانم بەستکاتان لی یەکەم هەر کێشەیەکی ئاوە کە ئەبێت لە باڵندەکاندا یەکسەر ڕامەکە دەرمانی بیتێ ڕامەکە ئەنتیبایەتیکی بیتێ چونکە خۆتانەزان ئەنتیبایەتیک ئەبێتە هۆکاری ئەوەی کە بەکتریای سوود بەخش و زیان بەخشیشە کوژێ باڵندەکە بەرگری نامێنێت هەچ پرسیارێکە بێمە لە خزمەتانم چای متاماچەکەم خواتان لەگەڵ